ئازیزان ڕەنگە لێرەولەوێ دەربارەی ڕۆژکە بیستە بێتمان و باس لە سوودەکانی کرابێ بەڵام کەمتر ئاشنابین بەوەی کە بە دیاریکراوی سوودەکانی چین و لە چیدا بەکارێن و چۆن بخورە بۆی ئەو سوودانی لێ ببینین ئەمە کۆمەڵە گوابەتی گرنگە چونکە هەندێک شت کەی بیستی لە ژیانی ڕۆژانی خۆ تا ڕەنگە نتوانی سوودی لێ ببینی ئەگەر بە وردی زانیاریەکانی لەسەر نەزانی و هەندێکی جار باس لەوەش دەکرێت کە ڕەنگە هەر شتێک کە سوودیشی هەیە ئەگەر بە شێوازێکی خراپ بەکاری بێنی زیانت پێ بگەێنێ یەکێکیش لەو خواردنانیان ئەو شتانی کە بەکارێت لە خواردنەکانمانە ڕەشکەیە وە سوود و کەڵکێکی زۆر بە جستی ئێمە دەگەێنێت و تەنانەت دەوترێت بەلانی دەرونیشمان لە زۆرێک لە خواردنەکاندا بەکاردەهێنرێ و تەنانەت وەکو جۆرێک لە دەرمانی کوردەواریش ئێمە بەکارمان هێناوە بۆ زۆرێک لە نەخۆشیەکان سوودمان لێبێنیەوە بزانی سوودەکانی ڕەشکە چین و دەکرێت چۆن بەکاربێنرێ باسی ئەم بابەتە دەکەین بە میوانداری بەڕێز زانا حاجی طیب ڕۆکناس و پیشەوەر کە بە خۆشحاڵی و لە ستۆدیۆ لەگەڵمانایە کاک زانا بەخێر بێ سپاس کاک زانا با باسێک لە ڕەشکە بکەین من حەزەکەم بۆ پرسیار دەست پێ بکەم لە کوردەواری ئێمە و لەناو خەڵکی ئێمە ڕەشکە لە کۆنەوە هەتاوەکو ئێستا چی بەهایەکی هەبووە و توانیوانە وەکو خۆی سوودی لێ بینین ڕەشکە بەهایەکی زۆر باشی هەیە لە کۆنیشەوە نەک لە کوردەواری خۆمانە لە زۆر وڵاتی کەشە بەکار هاتووە بەتایبەت لە کوردەواری خۆمانە و بەهایەکی باشیشی هەبووە واتە سوودێکی باشی بەخشیوە ئیتر ئەو ڕەشکەیە بە تەنیا بەکار هاتووە یاخود تێکەڵی هەویر کراوە یاخود وەکو چارەسەر بەکار هاتووە بەهایەکی زۆر باشی هەبوو تا ئێستاش بەردەوام بەکارێت باش جەبا من پرسیارەکە بەو شێوازەکەم ڕەشکە چییە؟ ئەو تۆی کە بەکارێنی ئەو دەنکەی بەکارێنین حەزەکەم هەر لە ڕووی زانستی و لە ڕووی پێناسەیەکەوە یا ناساندنێکی کەسانێک کە هێشتا ئاشنانین بەم ڕووەکە ڕەشکە چییە؟ چۆن بەرهەم دێت لە چیەوە دروستە بێت پێگاتی خۆراکێکی چییە؟ گرنگێکی چییە؟ ڕەشکە بەهاراتە بەهاراتیش چەند جۆرێکی هەیە تۆوە گەڵایە قەدە ڕەگە ئەمانە هەموو بابی بەهاراتەوە ئەم لە تۆوەکانە تۆوی ڕەشکە لە تۆوە بەڵێ ڕەشکە ئەڕوێنرێت بەتایبەت کاتی بڵین لە وەرزی بەهارانە یا دوای بەهار ڕەشکە ئەحتیاتی بەرهەم ئەهێنرێ و ئەڕوێنرێت لەکوێ؟ لە هەموو شوێنەگە ڕوێنرێت کوردستانی خۆمان ئەو ڕەشکەی لە کوردستانی خۆمان هەیە ئەتوانم بڵێم کوالێتی و بەهاکەی لە زۆر وڵاتەکانێکی باشترە بۆ لەبەرەوەی دەنگی ڕەشەکەی گەورەترە بە کوردەکەی خۆمان بڵێ قەڵەوترە هەم پێکاتی بەهاکەی زۆر باشترێت لە چاو وڵاتەکانی کەیە ڕەشکە هەیە لە زۆر شوێنێکە کە بەرهەم ئەهێنرێت ناوەکەی دەنگەکەی بڵێن پچووکە یاخود دووکەرتە یاخود ناوەکەی پوچە ئەمە هەم بەهاکەی کەمترە هەم ئەگەر بیکەین بە زەیت یعنی زەیتی ڕەشەکەی بگرین لە چا ئەو ڕەشکەی لە کوردستانی خۆمان هەیە زەیتەکەشی کەمترایات بۆیە ئەو ڕەشکەی لە کوردستانە بەرهەم ئەهێنرێت زۆر باشترێت لەو ڕەشکەی کە لە وڵاتەکانی دەرەوەیەت باشە سوودەکانی ڕەشکە چین بۆچی پێویستە بیخۆین ڕەشکە سوودی زۆرە ڕەسوڵڵاه صلی الله علیه وسلم فەرمێت بەس مردن ناجێڕێتەوە بەڵام ئەبێ بزانێت چۆن بەکارێت ڕەشکە بۆ هەرچێک خۆی باشە واتە سوودی خۆی هەیە بەڵام شێوازی بەکارهێنانەکەی ئەوە زۆر گرنگترێت لە ئەتوانم بڵێم لە سوودەکەی واتە ئەگەر نەزانی ڕەشکە بخۆی ئەو کاتە زیانی زۆر زیاتر ئەبێ وەک لە سوودی بۆ هەرچێک ڕەشکە ئەخۆی زۆر باشە باشتە ئەسڵانە بینەرێک بپرسێ ئەی چۆن بەکاری بێنین بۆی ئەو سوودە گرنگانی کە هەیەی ئەو بەها خۆراکی تایەتی بگا بە ئێمە چۆن بە چ شێوازێک ڕەشکە بخورێت ڕەشکە بەیانیان نیو سعات پێشنان یاخود ئەتوانێت لەگەڵ ماستە کاتی ناخواردنە حەوت یا دەدەنێک نابێت زیاتر بخوات ئەمیش هۆی هەیە لەبەرەوەی ڕەشکە تیژە وە پێکاتی ڕەشکە غازێکی تایە ئەمە ئەگەر بێت و لە دەدەنێک زیاتر بخوا هەم بۆ ڕیخۆڵی هەم بۆ جمگەکانی هەم چەوری سەرجگەری زیعاکات بۆیە نابێت زیاتر لە حەودەنێک یا دەدەنێک زۆر کەسیە لە وەڵامی بەیانیان ماز دەخۆم ئێستا لە فەزلی خوا بە زیابێ زۆربەی زۆری کەسەکان ئەم بابەتی ڕەشکە و گژوجیا و بارات وشتانە لە ژەمە خواردنەکانە بەکارهێنن خوێیانێکی داناوە لە جاتی خوێ ڕەشکەی تایە ئەیکا بەسەر ماستەکەیە
جاری وایە کەوچێکی چای پێواکە ئەوە زۆرە ئەو هەڵە بەڵێ حەوت یا دەدەنێک نابێت زیاتری بخوا ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم بۆچی نابێت لەوە زیاتری بخۆین چکە ئەگەر زۆری بخۆین تووشی سەرێشی بەردەوامە دەکا خەوت قورسەکە زۆرجا کا لە کاتی بەیانە لە خەوا کە لە هەڵەسیت لە خەو تووشی گێژبوونە دەکا زۆر خانم هەیە بڵێن خانمە بەڕێزەکانی کە دوو ژیانن یاخۆ شیر ئێن بە هیچ شێوێ نابێت ڕەشکە بخۆن ئەو کەسانەی کە برینی مەعیدەیان هەیە واتە قورحەیان هەیە نابێت من ڕەشکە بخۆن بۆ لە بەرەوەی ڕەشکە تیژێکی تایە وەکو باسم کرد بە برینی گەدەوە ئەنووسێت ئەو کاتە برینەکەی زیاکە یا خودت ئەیکولێنێتەوە بۆیە نابێت زیاتری لێ بخوا بەڵام ئەگەر برینی گەدەی نەبێ لەو حاڵەتەیە بڵێن بۆ ئازاری مەعیدەیە خود بۆ هەر بابەتێکی کە بەگەر ڕەشکە بخوا لە هەموو بەیانێت دەدەنێک یا حەودەنێک بەکاربێن هیچ کێشەی نییە ئەمە بۆ مناڵ و بۆ بە ساڵات چوش ئەبێ یان بۆ خەڵکی پێگەیشت و ئەبێ ئاوابیانی مە بەسم لە دوای 15 تاوەکو 56 ساڵ بەڵێ زۆر کەسێ شەکر و زەختی هەیە بە ساڵات چووەکان بەڵێ یان نەخۆشی دڵی هەیە من ناتوانم بڵم هەر نەیخۆیت لەوەچێ بیخوا کێشەی نەبێ بەڵام لەوەچێ بەرگری جسمی واتە مەناعی باش نەبێ ئەو کاتە ڕەشەکە زەرەری لێبە بەڵام بڕواژ ناکەم زەرەری لێبات نەکشت لەسەر قسەی منیش بیخوات و ڕێژێکی زۆری لێ بخوات و لەم کەناڵە جوانێ ئێوە ببینە بڵەوەڵا کاکەزانە وای وت بۆیە سەردانی پزیشک بکە باشترە ئەوە بەتایبەت ئەو کەسانەی کە نەخۆشی دڵیان هەیە باشە کاکزانە لە کوردەواری خۆمانە لە هەویرکاریە و لە نانی تیری و کولێرەیە بەکار هاتووە زۆریش بەکارێت زۆریش هەتاوەکو ئێستاش ئەمە سوودی هەیە یان بەچی شێوازێک بیخۆین بۆی کە سوودە تەندروستیەکانمان پێ بێنن بۆ ئەوە زۆر بەکاریێت بەڵام کاتێک ئەی خۆیت حەوت بۆ دەدەنگ بەکارێنی لەبەرەوەی تو ئەو ڕەشکەیە ئەبرژێنیت کە برژا ئەو گەرمی پێ ئەگا زۆربەی زۆری پێکاتە خراپەکەی بێ بە هەڵم و ئەڕوا ئەوە هیچ کێشەی نییە ئێستا من لە کەناڵەکانی کەس وجاری کە جوازم هەر لێرەش باسم کردووە لەگەڵ جەنابتا ڕەشکە بۆ ئیشی هەویر باشترین شتە ئێمە جیراوەیەکمان هەیە لە کوردەواری خۆمانە پێڵێن ڕەشکە و شەمڵی ئەمە بۆچی بەکارهاتووە بۆ ناو نان کە ئێستا بۆ ناو نان و بۆ کولێرە و بۆ ناوسازیش بەکاری هێنن هەم تامی خۆشەکە هەم بۆنیشی سوودێکی کەشی هەیە تو هەرەگەر بین باسی تامبوونە وازە تامبوونەکەی بێنە خۆی ئەگەر بێت لە ئەسڵا باسی کەین ڕەشکەیە شمڵیە گژنیژە ڕازیانەیە ئەم چوار شتێت یەکەم بەڵام ئەبێ بەپی گرامات تێکەیت واتە بەپی ڕێژە نابێ زۆری تێکەی یا کەمی تێکەی زۆر کەس لە وڵاکە من ڕەشکە و شمڵیەکە من ناو نانەوە بۆ ئیشی هەویر بەکارێنم کەچین ئیشەکەمی تاڵ کردووە نانەکە یاخود ناوسازی یاخود کولێرە یار ئیشێکی کێ هەویرە کە تێ یەکەم تاڵیەکە لەبەر ئەوەی نایزانێت بۆ ڕشملێکە خۆی تاڵە زۆری تێئەکات ئەڵێ با بۆنی خۆش بێت گژنیژ و ڕازانەشی تێناکە ئەوە لەبەرەوە تاڵیەکە ئەنجا ئەمە کە ئەکرێتە ناو نانەوە ڕەشکە شمڵی گژنیژ ڕازیانە هەر چواری تێکەڵ ئەکرێ بە پێی ڕێژەی خۆی گژنیژ و ڕازیانەکە با لەم کۆناڵە جوانەیەوە ئەوەش ئەم زانیارەش بم ئەبێ ڕێژەی نیوەی ڕەشکە و شمڵیەکە بێ واتە ئێستا تۆ من لە ماڵەوە وەزنم نییە واتە تەرازوم نییە بەچی تێکەڵ یەکەم بە کەوچک قاپێگەێنم کەوچێکی زەڵاتە ڕەشکە کەوچێکی زەڵاتە شەمڵی گژنیژ و ڕازیانەکە یەکی نیو کۆچکی زەڵاتی تێیەکەم تێکی ئێم و بۆ ئیشی هەویرەکەم بەکاریهێنم ئەمە هەم تاموبوونی نانەکە خۆش ئەکات هەم لە هەمان کاتیشە ئەو نانە چەند بمێنێتەوە کۆن نابێت بەس تۆ تێت حەوت بۆ دەدەنێک لە بەیانیان زیاتر نەبڵێ ئەو با بڵێن ڕشکە و شمڵی کە لە هەویرەکەیە بەکارهێنرێ لەوە چ لە نانێکە نانێکی تیری زیاتر لە حەوت بۆ دەدەنکی تیاابێ ئەمە خراپ نییە؟ آخر ئاماژم پێیاوتم ئەی برژێنیتەوە ئەو گەرمی پێگا زۆربەی زۆری پێکاتە خراپەکەی ئەبا ئەنجا کە تۆ ئەوە بەکارێنی تۆ تقریبن بۆ تەشتێکی ئەوەنە هەویر بەکارێنیت ئەو کۆچکی چێشتا یعنی خۆ هەر نانێک کۆچێکی چێشتی تێ ناکەیت ئەو هیچ کێشێن لە بەرەوەی ئەبرژی ئەو گەرمی پێگا هیچ کێشێنی باشە کاکزانە بورەتخوا شمڵی و گژنیژ و ڕازیانەکەشی تێکەڵ ئەەکەیت باڵام ئەبای چۆن باشە کاکزانە زۆربەی کاتیش بە هەنگوینەوە خوڕەیە ڕەشکە ئەمەش بۆ خۆی سوودی هەیە سوودێکی زۆر زۆری هەیە زۆر زۆریش باشە بەڵام ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی بوون و تایان هەیە بە هیچ شێوە نابێ هەنجوین بخۆن زۆربەی کات بەیانیانیش ئەخوڕێ بەڵێ چکە ئەگەر تای هەبێ و بڵێن هەنجوین ئەخۆم بەرگری جسمی بڵێن بەرگری لاشی بەگشتی باش نەبێت تاکەی ئەفرێنێ کەوچێکی چا هەنجوین دەدەنێک ڕشکەی سەرقا ئەیخوا
بەڵێ ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم با لەسەر ڕشکە شتێکی کە هەیە با بیرمان نەچێت ڕشکە بە هیچ شێوێ نابێت نەبشۆرێتەوە نەبەهاردرێت نەبکوترێت بۆ لەبەرەوەی ڕشکە کە ئەی هاڕیت یا ئەی کوتیت یا ئەی شۆیتەوە لەو کاتەیە دەستی لێ بە ئاوە چەورە چەوریەکەی بەرەبەرە وشکە بێتەوە کە وشک بۆ بەهاکەی لە دەزەیە ئەبێتە زەهر بەڵام لە حاڵەتێکە ئەتوانێت ئەو کەسانی کە عیلاج بەکارێنن وەکو گوشوژیا وەکو داو دەرمان ئەڵێ کۆمەڵێک شتم هەیە ئەبێ هەمووی بەهاڕایی بیخۆمێکە لاانە ڕشکەیە ئەوە کێشەی نییە ئەتوانێت بیهاڕێ یەکسەر تێکەڵی ئەو بابەتەیە کە خۆی هەیەی بەڵام بە ڕێژەی ئەو ڕێژەی کە بۆی دانراوە نابێ زۆری لێ بخوات کاتە نابێ بیهاڕن خراپ ئەگەر بە تەنیا خۆی بێ نەخێنای هاڕیت ئەیکە کاتێک باسیەوەت کرد زەیتی ڕشکە لێ بگیرێ بەڵێ لەو کاتە خراپ نییە آخری زەیتی ڕەشەکەش کە ئەیگیرێت ئەبێ ئەو مەچینەیە ئەو برن ئامێری کە داد ناوە تۆ زەیتی ڕەشەکەی لێ ئەگرێت ئەبێ بە ڕێگەی سار بیگرێت پستانەکەی سار بێت نابێ بە پستانی گەرم بیگرێت ئەنجا ئەو ڕشکەیە کە لە زەیتەکەی کە هەڵ ئەژیرێت لە ماڵەوە ئەبێ لە شوشەیە داینێت نەک دەبێت پلاستیک و لایلۆن بێت ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم ئێستا لەخوا بەزیابێ هەموو ماڵی ڕشکێتیایە ئەو ڕشەی کە لە ماڵەوە دائەنرێت زۆر کەسێ یە بۆ لای من ئەڵێ کاکە گیان ڕشکەم داناوە لە ماڵەوە خۆماوەیەکی کەمیشە مانجێکە کڕیمە یا 2 هەفتە 3 هەفتەیە کڕیمە یا زیاترە سەیرەکەم ڕەشەکە بەرەبەرە مەیلە و سپی دەرچووە یاخود کڕووی کردووە یاخود حەشەرات لێ یاوە بۆ لەبەرچی لەبەروی ڕەشەکە نەیزانیوە چۆن هەڵیگرێ لە ماڵەوە ڕەشەکە کۆم بووە ڕشکە بەچی کۆنە بێت ڕشکە بیشۆیتەوە داینیت ئەمە کۆنە بێت بیهاڕی داینیت کۆنە بێت دەنجی ڕشکە بیهێنی بیکەیتە قوتووی بڵێن پلاستیکەوە لایلۆنەوە لە شوێنەکەشی گەرم بێت بە تایبەت شوێنی گەرم نەک ڕشکە زۆربەی زۆری بابەتەکان تێگەیە ڕشکە پێویستە بیکرێتە شوشەوە سەری شوشەکەش قەپات بێ ئەگەر لە دەرگای سەلاجیا بێ ئەوە باشتر بەڵام نابێ شوێنی گەرم بێ شوێنی فێنێک بێت باشە کاک زاناگەر وەکو دەرمانێکی کوردەواریانە بەکاری بهێنین بۆ نەخۆشەکانمان چۆن بەکاری بهێنین ئایا بەپێی ئەو حاڵەتەی هەمانەوە منە هەندێک کەسمان هەیە بۆ بەرگری لەشم باشە بۆ ڕۆژانی خۆم هەر حەزەکەم هەنێکی لێ بخۆم چونکە ئەو نەسوودی هەیە و باس ئەگرێت ئەگەر بە سوودە تەندروستیەکان بەکاری بێنین هەر وەک ئاماژەم پێ بە دوو حاڵە بەکارێنێت یا بە تەنیا بەکاریێنێت هەموو بەیانی دەدەنێک بە تەنیا بیخۆتەوە ئەتوانێت ئەشتوانی لەگەڵ هەنجوی نابەکاری بێنێت لەگەڵ هەنگێنە هەر دەدەنگە خاتە سێ کەوچێکی جا بەکارێنێت بەڵام ئەگەر لە من بپرسێت ئەڵم هەموو بەیانیەک دەدەنێک ڕشکە نیو سەعات پێشنانی بەیانی بەکاری بێنە تا چل شەو دەبزانە چۆن کەسێکی تەندروست دەرەچێت بەزنە ڕەشەکە نەبی شواتەوە نەبی هاڕێ هەر ئاوە دەدەنێک جێ ئەکاتەوە ئەتوانێت ئاوا یەکسەر بیخوا ئەشتوانێت بیکاتە تۆزە ئاوە بڵێن نیو پیاڵە ئاوە بۆ خۆشتر قوت بدرێ زۆر کەس لە دەدەنگەکەم بۆ قوت نادرێ یەکسەر لەگەڵ ئاوەکەی قوتی هەیە تامی بەلاوە خۆش نییە ئەوشمان هەیە کەمێک تیژە بەڵێ تا چل شەو بەکاری بێنێت ئێتیا بە تەنیا یا لەگەڵ هەنجوینەکەیە باش ئەوانەی دایتەکەن لەسەر جۆرێک لە دایتن بۆی کە وەزنی لەشیان دابەزێنن بەڵێ من بڵین توێژونێکم لەبەر لە ساباسیەوە کاڵە لە 100 گرام ڕشکەیە 40 گرام کالۆری تایە 16 گرام چەوری تایە کاربۆهیدراتی تایە 50 گرام کالیسۆمی تایە با بڵێن 1000 میلیگرام 33.3 گرام ڕیشاڵی تایە مەگنیسیۆمیشی تایە سۆدیۆمی تایە ئەمانە بۆ کەسێک کە جۆرێک لە جۆرەکانی دایتەکەن ئەبێت هیچ کێشەی نیە ئەو دەدەنەکە خوا ئێستا من یەک نمونە بڵێم من بۆ خۆم دانیشم لە جاتی ئەوەی بڵێن ئەم برنجە خراپە با نەیخۆم نیشاستەی زۆرە تیگەی قەڵەومەکە قاپێ بخۆم باشترە یا دوو کۆچی چێشی لێ بخۆم هێوێگوان کەم خۆی ئێ ڕەشەکەش تۆ کەم ئەخۆی هیچ کێشەی نییە بەڕێی من بەس لەگەڵ هەویرا بەکاردێت ئەوی وتت بەیانیان لەگەڵ ماستا بیخۆی یان باسی برنجت کرد یا باسی خواردنی کرد ئەکرێ بکرێتە نێو خواردنیشەوە هیچ کێشەی لەگەڵ هەر خواردنێکا بەکارێنی بەکاری بەڵام زەرەری لێ نایە هیچ کێشەی نییە بەڵام ڕێژەی کەم بێت یەکەم نەشۆرابێتەوە نەهاردرێ و ڕێژەی کەم ئێستا زۆر کەسێ لەگە زەیتی زەیتونا بەکارێنێت ڕاست هەیە زەیتەکەی خۆی بەکارێنێت هەر بە تەنیا خۆی ئەخوا بەڵام زەیتی ڕەشکە هەر کەسێک بیخوا ئەبێ ڕێژە کەمی لێ بخوا بۆ
لەبەرەوەی تۆ ئەگە من ئەو ئامێرێکە هەمە لە دوکان زەیتی ڕەشکەی پێ یەکەم بۆ نمونە لە پیاڵەیەک ڕەشکە بە هەر ئاوا قسە بکەم بۆی بینەران باش تێ بگەن پیاڵەیە ڕەشکە تقریبا نزیکی ڕوبع کیلۆیە شتێک کەمتر ڕەشکە ئەنج ئەبێ بۆ پیاڵە زەیتە یعنی ئەگەر من دەدەنێک ڕەشکە بخۆم لە حاڵەتێکە ئەگەر کەوچێکی چازەیتەکەی بخۆم وەکو ئەو وایە سێ چوار کەوچکی چێشت زەیتی ڕەشەکە خۆیم خوارد بێت ئەو کاتەبێ بە دڵۆکیشی لەسەر بکەی ئەی چۆن خواردنەکەی بۆیە من زەیتی ڕەشکە زۆر کەسێک ئەڵێ بۆ خواردن ئەڵێم هەوڵ بەر ڕەشەکە خۆی بخۆ یا هەیە لەگەڵ زەیتی زەیتونە بەیانیان کۆمەڵە بەهارات هەیە بەیانیان هەیە حەزەکە بێخوا سا بەتایبەت لە ناو عەرەبا زۆر باو لە خەڵکی سلێمانی خۆشمان زۆر کەس ئەیخوا جاترە و هەنجوین و بڵێن زەیتی زەیتون ئەم شتانە دائەنێ بۆ خواردن تۆزە ڕەشکەشی سەراخات ئەوە دەتوانێت بەکاری بێنێت باشە کاکزانە بێجگەل لە خواردنی خۆی ئەوە لە زۆرێک لە تاند بابەتی جوانکاری و تانان بابەتی دەرمانیشە ڕەشکە بەکاردەهێنرێ با بنمونە باسی زەیتی ڕەشکە بکەین زەیتی ڕەشکە بۆچی باشە گەر کەسێک بێ بەکاری بێنێ زەیتی ڕەشکە لەگەڵ زەیتی نەعنا تێکەڵی بکە بەڵێ بەڵام بەو مەرجەی زەیتی نعناکە ئەسڵی بێت چۆن زەیتی ڕەشەکە لە ئامێر ئەگیرە و ئەسڵیە زەیتی نعناکەشت ئەسڵی بێ زەیتی ڕەشکە زەیتی نعنا زەیتی زەیتون بە ڕێژەی ڕەشەکە و زەیتونەکە یەک ڕێژە بێ واتە یەک قیاس بێ بەڵام زەیتی نعناکە لە بەرەوەی تیژە ئەبێ قیاسی لەوان کەمتر بێت ئەمە هەرسێکی تێکەڵکە ئەو کەسانە بەکارێنن کە تووشی تەشەنجا دەبن واتە ماسوولکیان گرژە بێت بۆ شێلان بۆ مەساج بەکاریهێنن ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم زەیتی ڕەشکە بەتایبەت بۆ قش بەکارێنن بۆ بەهێزبوونی مو ئەو مووی کە پێوەی ماوە ئەوە ڕائەگری و ئەوە زیاکە و درێژەکاتەوە ئەگەر ئاوا بێ بڵێ شوێنەکە سابوو بێ ئەوە بەتەمای نەبیت هەیە بە تەنیا بەکارێنێت هەیە لەگەڵ زەیتی زەیتون و زەیتی گەرچەک و جۆزند و کۆمەڵە زەیت تێکەڵەکەەوە بەکاریهێنێ هەیە زەیتی ڕەشکە بە تەنیا خۆی بەکارێنێ بۆ خواردن بەڵام بە ڕێژەی کەمەکو باسمان کرد واتە هەموو ڕۆژێ زەیتەکەی ناخوات زەیتی ڕەشکە هەیە بۆ دەموچاو بەکارێنێت یا کردوێتی بە سابوون ڕەشەکە ئەەکەم بە سابوت کە سە لە بازاڕەکان هەیە بۆ پێسی دەموچاو بەڵام بۆ پێسی دەموچاو زەیتی ڕەشکە ئاگادار بن ئەو کەسانی کە بەکاری ئێنن ئەبێ بزانێت ئەو پێسە چەورە وشکە یاخود تیزۆنەواتی تێکەڵە یاخود لە هەرسێک لە حاڵەتە گرنگتر ئایا پێسی حەساسە ئەو زەیتەی پێ ئەەکەوێ مەبەسی منەڵم کە ئەو زەیتەی پێ ئەەکەوێ ڕاستە بۆ جوانکاری دەموچاو بەکارێنن بۆ پێست بەڵام ئایا ئەو زەیتە ئەگەر پێی نەکەوێت دوای ئەو پێسی ناکات بە پەڵە نایکە بە حەساسەت و خوروخۆ ئەبێ ئاگاداری ئەوانە بن ئەنجا ئەو زەیتێکە بۆ دەموچاویش بەکارێ زەیتی ڕەشکە زۆر کەم لی ئەیات یعنی بە شێوەی بازنەی ئاوا بەکاری ئەهێنێ کاژمە ڕاگرێت 10 دقە بۆ چارەکە نابێت زیاتر پێوەی بێ لە هەفتەیەکی 3 جار یا 4 جار بۆ قشیشە بێ ئەو نەکەم پێوەی بێ 2 ساعت بۆ قش بۆ قش 2 ساعت لێ یان بڵێ مەساجی پێەکە لە پێستەکەی بڵێ هەفتەی یا 2 جار یا 3 جار جاری 2 ساعت پێوەیە بێت کاکزانە بەڵام بۆ قش زۆر باشە ئەم قسانەی جەناب تێکەی پاڵپشتن بە توێژینەوەی زانستی و پزیشکانی بواری خۆراک ساپۆرتی ئەم قسانە ئەکەن یان ئەمە تەنها لە وەکو بڵێ لە ئەزمموی خۆتان وەکو ڕۆگناسێک وەکو پیشۆ لەم بوارەیە بەمانە گەیشتون ینی تا چەند ئەم تێنێتێ زانست نابێ فەرامۆشکرەوە نیە ئەبێ ینی ئەم توێژینەوە زانستیانێکیان پزیشکە ڕێزەکانی بواری خۆراک ئەوانە نەگەوەی کە هەندێک کەس بە ناوی پزیشکۆیان بە ناوی خۆراکە و قساکە لەسەر ڕشکەیان لەسەر ئەم قسانی بەڕێزتکردن ئێوە لەگەڵ ئەزمونونەکەی خۆتان پاڵپشتی چین بە توێژینەوەکان بە دڵنیاییەوە لە هەردووشیانە شکەم لەگەڵ بە ئەزمونونەکەمە پرسەکەم ئەخوێنمەوە چکە ئەم ئیشەی من نەک لەسەر ڕەشکە بە گشتی ئەڵێم وەکو مەسئولیاتە ینی بەرپرسیارەتیە بێگومان من ناتوانم ێکێ بێ بڵێم بۆ نمونە خانمەی بێت ئەڵەیە کاکە من ڕەشکەم بەرێ با بیخۆم بەڵام خانمەکە دوو ژیانە ڕاستە ڕەشکەکەی ئەیەمێ بیخوا بۆ خۆی سوودی هەیە بەڵام لە هەمان کاتە لەم خوشکی من نەکەیت بۆ لە بەرەوەی تۆ بیخۆ یا شیر بی بە مناڵ بۆ خۆ سوودت هەیە بەڵام بۆ مناڵەکە و زیانە هەیە ئەو کاتە ژیانی مناڵەکە بەرپرسیارەتەکەی لەسەر منە بێت ڕاست بۆیە نەک ئەزمون خوێندنەوەشمان هەیە وە پرسیشمان هەیە وە زۆربەی زۆری دکتۆرە بەڕێزەکانەوانی کە ئیشی گژوجیا ئەکەن هاتو چۆمانەکەن
ئێمە شات و شویانەکەی گرنگم سەردانیانەکەی بابەتە بەڕاستی. زۆریش گرینگە نەگرینگە زۆریش گرینگە وە پرسیشان پێەکەین ینی ئەوە نەبێ هەر لە خۆمانەوە بکەوی نەقسە بڵێن ئەو وایە ئەو وایە ئەو وایە ئەجا من جاری کەس لەم کەناڵە جوانەوە وتومە کاتمە هەر کەناڵێک ئەڵێم زۆر کەس ئەڵێ بنووسین دکتۆر زانە ئەڵێم نە چکە من دکتۆری گژوژیانیم من ئەو زانیاری کە پێمە یا وەرم گرتووە ئەوم پێم ئەو ئابەخشم ڕاست تۆ پرسیارت ماوە نا من یەک پرسیار هەچەند وتت بەس گرنگە بەڵێ لە کۆتایی پرۆگرامەکەیە چێن ئەوانەی نابێت ڕشکە بخۆن و زیانیانەکە ئەمە گرنگە دووبارەی بکەنەوە بۆی لای بینەر لای بیسەر ئەمە چەسپێت چێ نابێت ڕشکە بخوا خراپە بۆ تەندروستی لە باتی سوود زەرەری پێگەنێ هەر ئافرەتێکی بەڕێز هەر خانمێکی بەڕێز دوو ژیان بێت یاخو شیر با بە مناڵ نابێت ڕشکە بخوات ئەمە حاڵەتی یەکەم حاڵەتی دووەم ئەو کەسانی ڕشکە ئەهاڕن ئەی شۆنەوە یاخود ئەی کوتن کە دایانێن سە 4 ساعت دوایەوە ڕشکەکە وشکە بێت و نابێ بەکاری بێنن ئەو کەسەی کە نەشتەرگەریەکات واتە ئەمەلیاتەکە لە خەستەخانەیە لای پزیشکی بەڕێز 2 هەفتە پێشەوە نابێت ڕشکە بخوا 2 هەفتە بۆ 15 ڕۆژ پێشەوە نابێت ڕشکە بخوا بۆ لەبەرەوەی ڕشکە مادەیەکی تایە ڕێگرە لە خوێنمەین نایڵێ خوێن بمەوێت ئەو کەسانی کە نەشتەریەکەن بە هیچ شێوێ نابێت پێشەوە ڕشکە بخۆن کەسانی زەخت و شەکەریان زۆر بەرزە و بەرگری لەشیان باش نییە من ناڵم نەیخۆن بە ڕێژەی کەم بیخۆن بەڵام لەوە جێ باشیش نەبێت ئەترەوە بە سەبەبی ڕێنمایی پزیشکی بەڕێز بەکاری بێنن باشترە کەسانی کە نەخۆشی دڵیان هەرسیشانێ هەر نابێتۆنیە ئەوانەی کە برینی گەدایان هەیە ئەوەش نابێ بیخوات دەست خۆش بێ دەست خۆش بێ سپاس بۆ بەڕێز سانە حاجی طەیب ڕۆبناس و پیشۆر کە سپاس دەکەم. سپاس دەکەین